باسی ڕۆژ بە سپۆنسەری کۆمپانیای خۆشناو. سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ماوەی چەندین ساڵە زێدەڕەویەکی زۆر لەسەر تۆڕی کارەبای نیشتیمانی لەلایەن هاوڵاتیانەوە چ لە ماڵان، چ لە کارگەکان، چ لەلایەن ئەو کەسانەی کە بەرپرس و دەستدڕۆیشتن کارەبا بە شێوەیەکی زێدەڕۆیی بەکاردەهێنرێت. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە سەری مانگی ڕابردووە بڕیارێکی دەرکرد کە لە ماوەی 30 ڕۆژدا دەبێت هەرچی هاوبەشی کارەبایە و بە تەجاوز کارەبای ڕاکێشاوە دەبێت کێشەکە چارەسەر بکات و سەردانی بنکەکانی کارەبا بکات، بە پێچەوانەوە تووشی سزایەکی زۆر دەبێت. چۆن ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت؟ ئایا جێبەجێکردنی بڕیارەکە بۆ هەمووان وەکیەکە؟ کێشە و گرفتەکانی بەردەم جێبەجێکردنی ئەو بڕیارە چییە؟ هاوڵاتیان و بەرپرسانی کارەبا لەم بارەیەوە چی دەڵێن؟ چەند دەبی تۆ خەریکی مامەڵەی کارەبا؟ وەڵام لە ڕۆژی یەکشەمەوە. ئەوڕۆ تەواو بووی؟ بەڵێ ئەوڕۆ تەواو. چەند ڕۆژە؟ یەکشەم، دووشەم، سێشەم، چهارشەم، ئەڕۆ چوارەم ڕۆژ. چوارەم ڕۆژە. بەڵێ چوارەم ڕۆژ. دەت پێ بچوو مەسەلە چییە؟ مەسەلەکە ئەوەیە کە دەیە دایرەی کارەبای خانیەکە تاپۆشە مەسەلەن دەرێ بڕۆ ئیجازەی بینات نوێکەوە. نوێکردنەوە کەچێ دەرێ بڕۆ پشتگیری بینە. پشتگیری لە شارەوانی لە ئەوەلیاتی تا دەردەینەوە دیسان کەشف دێتە مەشا دەکا. یعنی ڕۆتینە زیاد کرایە ڕۆتینە وەست لە 15,000 پێ دەبڕن ئەگەر نابۆرە بە من برێ کەس هەیە کارەبای لە عاردڕاچی دەرێ دەبی بێم زانخانیەکەت مایە یان نەمایە بربا بە چار سارەخانی نوێ دروست کرایە و تەجاوز نییە و تاپۆیە و شەنەدە و ماندوو بێتە بەرێ زۆری چەند پارەدا تاوەکو ئێستا؟ چەند پارەدا لە بەلەدیەی 4-5 کە لە ئیسیسا خوشتی دەڕوە و 15,000 ئوجور کەشفە هەلێرکانەش سەعاتەکی دەکڕی و 15,000 عینەن وەست لە 15,000 بەرێ سەعاتەکی بە 30,000 دەکڕی و بە 15,000 وەست لەکت پێ دەبڕن لێرکانە و کەوایە ڕۆتینات زۆرە. ڕۆتینات زۆر باشە چ بکرێت؟ وڵی چ بکرێ باشە ئێستا لە زیاتی ئەوەی ئەو خەڵکە ئەو هەموو ژۆری پێ بکرێت لە سبینەوە یعنی ئێستا یەختیار هەیە زگم پێشتە تازە یەختیارەک دەربووە. چەند ژوورت کردووەتە؟ چەند ژوور؟ ئەوزە چ لۆ بژمێرم لە ڕەقەمیەکی بگرە هەتا 33 ڕقم لە یەکی بگرە 33 شوێن مەشال لە یەکی بگرە هەتا 33 ئێستا لە ژوورەوە بە خۆشت دەیبینی. ڕقم 11 هەیە 2000 چیتەوە وێ سڕێی گرتێ سڕە ئەو هەسوڕەیە. تۆ دەڵێ چ حال مامۆستان جوان؟ واللهی چی بڵێم هەر ئەوەستەکە سێر ئەم خەڵکەکەین هەموو دایرێ هەرێرە پارەیە چیان لێوەگرتن تایە؟ چی وەرناگرن؟ واللهی من لە شارەوانی و هاتمە بۆ ئێرانە لەوەیە بێژم پێت خلال ئەم هەفتەی بکن بێژم پێت 400-500,000 دابێت بۆ بەس کارەبا؟ نا مەسرەی عریزە بنووسە استنساغ بکە ئەوە بەستم لەوەیە بەس بۆ ئەوەی کارەبایەکە بگەڕێنی ئەمانەتدایە بەسەر ئەمانەت دادەی تا ئەیدەنەوە پێت ڕۆحت دەرەکەن یعنی شتێکەیە ناک تا ئێستا چەند غورفەت کردووە؟ واللهی لەوەیە 20 غورفە 30 غورفەم کردی بێت 20 تا 30 غورفە بەخوا لە شارەوانی بۆ ئێرە لەوەیە چەند ڕۆژە خەریکی تۆ؟ من تقریبەنەوە 15 ڕۆژە 15 ڕۆژە بێتاقەت بووی؟ والله بێتاقەتی مەجبوری بیکەیت. جانەکەم پێم بڵێن کێشەی ئێوە چییە؟ ئەوە ساعتی تازەیان کۆن بەڕێزەکەی من ئەوە کەونە ئەوە خانووەکە بکەڕێەوە من خانوت کڕیوە نوێ چوویمە ئەو مۆرەی پەیوەنیە خانوت کڕیە مۆرەکەی لێکردەوە نازانم باشە ئەمڕوانم باشە مۆرەکەی پەیوەنیەکە بەربۆتەوە لێ نازانم من چی لێ هاتووە هاتووە مۆرەکەی ئێستا لەسە مۆرەکەی ئەو ساعتە هیچ عیبی نیە بەس مۆرەکەی پەیوەنیە ئێستا ساعتە چی دیکە مۆ دەکرێت بۆتیان دەبی بکڕی إلا دەبی ساعت دەرێوەدرێتەوە ئەوە هیچ عیبی نیە و ساعتێن بەڕێزەکەم هیچ عیبی نیە مۆری لێ نادەنەوە نەخێر دەرێ دەبی ئەوەی بگۆڕی هەوت ئەوەش مۆرە نوێیەکەی ئەوی دیکەی چکەوە دوو مۆری هەیە بەڵێ مۆرەکە ئەوەیان هیچ عیبی نییە ئەو ساعتە فێڵی لەگەڵ کراوە ئەو فناخی ئەوە تۆ ساعت کو دەتان و فێری لەگەر بکەم برا ینی فێڵی شتێدا نەکراوە بەس تەنیا ئەمە دەرێن بەوت ینی بەڕای تۆ ئەمە زیادە مەسروفیە بە تۆ دەکرێت بەێ ئەوە تێ حەز دەکەی با بچینە ڕقم دەڵێیتە وەزیری کارەبا وەزارەتی کارەبا جەنابی وەزیر ئەم زیادە مەسروفەیە خەڵک فەقیرە پێمە سەر 16,000 ئێستان دێ بەلەو 7,000 بۆ خۆ چکاری
ئەمن خانە نشینم بەس من یەک داواکاریم هەیە بەنسبەت ئێرە تازاتم هیچ شتێک زانیانم نییە بەڵام لە هەموو دارەکان ئەو ماوە ئیشی دایرم زۆر بوو بەڕاستی دەسێ ژوورەکان هیچ زانیارێکیان نیێت کۆمەڵە ئافرەتیان پیاودانیشەوە دەڵێ بڕۆ ئەو ژوور ئەو دەڵە بڕۆژوو تۆپانێت پێ دەکەن ئێستا من حەقی ڕابردوو وام لێات باشە تو ینی بەڕاستی لە شوێنێ گوات بەسەر هات لە دارەی محکەمەی کەس نزان محکەمەی کەس نەزان چێ ژوورەوە زانیاریت نەبوو بڵێ سەردانی دەبێش بەڵێ دەبێت شوێنەکە بێ ینی ڕێنمایت کا بچێک کابژ پێمیان گوت بڕۆ ژووری بۆن من سێ وتیان بڕۆنەوە نەوتیان بڕۆژدا هەمووی دەگوت بڕۆ هیچی نییە زانیاری نییە زانی لێرە هیچ شتێک دەقیات بڵێ وابزانم بڵێ کێشت نییە من تازاتم بەس باشەوەی کێشەتەوی نازم ڕۆناکە بەس خەڵەباڵغی زۆرە ینی بەڕاستی تەرخان کردووە بەتاکی تۆ فەرمانبەریان نەخێرم کاسبکارم. كم رقمها؟ كمبيوتر رقمي چنده؟ ئەوە چەند کەس بۆستاوە لێرە؟ ئەو لە بەیانی ئەوە 3000 بێمەێرە بەس کۆمپیوتەر 3000 بەس لە سەڕێ سێ ڕۆژ لێرە سێم جارە لەو سەڕێیە داناوە سێ لە کۆمپیوتەری هەتا ئێستا بەبەرتان نەکرد نانا ئەوە سێم جار بمانێری لێ دەچینە شەر بڕۆ کۆمپیوتەری دەچکە بیست سێ بڕۆ کۆمپیوتەری بەس موظفی زیاد کە مۆزەف لەوێ دانیشتیا پەنجەرەی قەپات کردیە چار مۆزەفی لێیە دوو مۆزەفی تۆ سێ ڕۆژە دەتەوێت ئارێ وەڵای سێ ڕۆژام لێرەمە باشە لە سەعات دەوە ئێستا ساعت چەندە ئێستا 1 ساعت و نیوە تۆ ئەمە حاڵی بەشێک لەو هاوڵاتیانەیە کە دانەوێ پێوەری تازەی کارەبا ببەستن ئەو هاوڵاتیانەی کە دوای ڕێنمایەکەی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هاتوون سەردانی وەزارەتی کارەبا بکەن ئەمە یەکێک لە بنکەکانە قەڵەباڵغێکی زۆری لێ دەبیندرێت زیاتر لە 200 کەس تەنیا لە یەک ژوور وەستاون تا ڕادەیەکی زۆر خەڵک بێزار بووە لەوەی کە چۆن ئەم کێشەیان چارەسەر بکەن ئەوان دەڵێن باشە ڕێنمایەکەی وەزارەتی شێوازەکە زیاتر ساعتی بەس سەرچام بەرسمیدە ئیشەکەی دەکەم بەس بەزات و کێشت کێشەکەی منەوە کاکە لە ساعت 8 هادی کاکە خەڵکی بەڕێ ناکەم برایەکەم قانون بەڕێکم براکەم بەس مۆزەت بەڕێ ناکە خەڵک بەڕێ ناکە زانین بەڕێ دەکەن بابچین زانین توخوا خەڵک بەڕێ دەکەن تۆ بەڕێ کرای ئیشت بۆ کرا مۆزەفی ئەوە دەڵێ بەڕێ ناکەن خەڵک وایە بەڕێ دەکەن مۆزەف بە ئیسعاد بەڕێکەن مۆزەف خەرج لێ زیادکەن مەوزوعەکە پەیوەندی بە ئەمە خلاص خەزێن ئەمە کۆم خلاص کرد کاکە ئەوە بەڕاستی دەبی وەختەکەی لە خەرچی درێژکەنەوە وەخت درێژکە ینی ئێستا بە مانگە چ ئیشە ناکەم باشە حازیات و چەند دەبی خەریکی ئەو پێ ڕۆژە ناگەمە غولفەی پێنج ڕۆژە ناگەیە چەند دەرێ ناگەمە ئەو یازدەیە پێنج ڕۆژە فوسی بەدای هەموو شاکرە کرێمە هەموو بڕۆ سەر لە نوێ دەست پێ بکەوە یعنی ئێوە کەوایە تەنیا دەتانەوێت کارەکانتان زۆر ڕایی بکرێت دەمانێت بڕێک تەمدید بکەن درێژیکەنەوە درێژیکەنەوە تو ساعتت نەبوو پێشتر ئەمە ساعتمێ بەس دەمەوێت بیکەمە قست پارەک پێشتر ساعتت هەبوو ساعتم هەیە ئێستا دەمەوێت بەدلوم بکەنە قست 400,000 هاتیان 400,000 پارەت نییە پارەم نییە خانەنشینم کاکە لە چێ بینی ماندێک حەقش بڵێن هەینوا هەیە 5 ساڵە ساعتی نیە ساعت کارەبا ئێستا ئامادە نیە 2 ساعت سڕە بگرێت کە حکومت لێ خۆشبوونی بۆی کردووە ئامادە نیە 2 ساعت سڕەکەی بگرێت ئەنگۆ 5 ساڵە هەندێکتان هەیە 5 ساڵە خەڵکێکی ئێوە هەیە تەجاوز کارەبای ڕاکێشایە 2 ساعت زۆر 2 ساعت بۆستی 5 ساعت تەجاوز بکەیت چێت دنیا کاول دەبێت لێ خۆشبوونی باقي حكومتي لوي بس لو خوي دوام ساعة سي خلاص دبي دوام كامل عمود دبي دوام ساعة سي طاوله بنيا ديركو انا ساعات دو تشويتو ماري ساعات يقلي انا ساعات يقلي انا بلقى الدنيا تا ساعتي وشارك تا ساعتي وشارك لنا بموظفك اللي ابو فقير ساعتي وشارك زانیت چۆنە 4 کۆمپیوتەرە مەفروض وای ببتە 6 کۆمپیوتەر 7 کۆمپیوتەر مەلای مەغریبانجی دێ هاتە هەولێری کەشفی بۆ من کردووە مەلای مەغریب
دایرەی کارەبا دەڵێ کاکە دەڵێ زەمبی ئێمە نییە خەڵکێکی زۆر تەجاوزی کردووە هەمووی بەیەکەوە هاتوون کاکە چار کۆمپیوتەر و فریا هەموو خەڵکە دەکەوێت 4 کۆمپیوتەر کۆمپیوتەر و خەریا بۆمان درێژ کاتەوە باشە ئێوە پێم بڵێن بە جدی کارمەندەکانیشی خۆیان بە باشی ڕای ناکەن والله عیبی نییە باشە بەس خەرە بارغە وەرە ئەوەندە پێ ینی مەسەرەکەەوە نییە بڵێ هەر دەکە زۆرە خەرە بارغە بە مودەی عفوەکەی زیاد کەن و تەواو باشە نەخۆتان چۆنە لۆدێکی زۆر لەسەر ژمارە 11ەیە جۆرەکانی تر ئەو قەڵەباڵغی نیە چیە مەسەلە ئەوەی هات بیدات دەیبێتە کۆمپیوتەر بیدات ئەوە یەکەم هەنگاوە ئەوە یەکەم هەنگاوە دێت ئەو دوای هەنگاوەکان دی ڕقم 6 و هەنگاوەکان دی باشە بەس ئەو قەڵەباڵغیە بەم شێوەیە بۆ ئێوە گرفت نییە بەرێوەڵا گرفتەوە وڵا ئەمە بێزار نەبوون هەرماندی و مردی وەرەوە بێزار بووینە وەختە هەرین لێرە بەس چ بکەین یانی دەسەڵاتان ئەو بڕیارەی حکوومەتیە ئەو بڕیارە لە ماوە یەک مانجیە ئیدی تەواو بی ئەو باشە بەس لێرە هاوڵاتی پرسیار دەکەن دەڵێ بۆ فەرمانبەری تر نانانێ بۆچی دانانێ باشە جێمان لە چێ بوو فەرمانبەری دانێ کات جێوڕێ ژوور نییە دایرەکە ئەو بینایەوە دروستکرا ئێرە دەتانی سێ مۆزەف دانیشی سێ مۆزەف باشە ئەوانەی کە دێن ئێستا ئەو قەڵەباڵغیان دروست کردووە چێن ئەو قەواناوانە هەمووی خەڵکیدارن یان تەجاوز هەموو نەوعچی تێدا خەڵکی ئاژاری تێدا تەجاوزی تێدایە زۆربەی ئیشەکانیان چییە؟ ئیشەکانیان هەیە سعاتی نییە سعاتی دادنێ هەیە تەجاوزی کردیە ئەویش هەر سعاتی لە دادنێن ئەویش باشە ئەو قەڵەباڵغی وا بەردەوام بێ لە 30 ڕۆژ تەواو دەبنێەوە بەخوای زەحمەتە زەحمەتە دەبێ حکوومەت وەزارەتی کارەبا حکوومەت ئەگەر ئەو بڕیارەی درێژ کاتەوە لەو خەرچی باشە بەڵام بەڕاستی ئەمە ماندینە بەڕاستی ماندینە زۆر هیلاچین لە حەدی خۆی دەرچووە ئێوە خەرێکی چی؟ معاملەی سعاتی باش ئەوە چیە ڕێنمایەکە بزەبت چی دەڵێتن دەڵێ ڕامە و شتیوان نەماوە ئەوەی لێکرێتەوە ئەوەی لێکرێتەوە مۆری خۆمان لێ ئەو مۆرەیە باشە هەندێک جار دەگوترێت ئەگەر مۆرێک لێکرێتیتەوە سعاتەکە قبول ناکرێت ئەگە دەستکاری کرابی سعاتەکەی ڕەفز دەکرێتەوە هەر کاتێک سعاتی نوێ لەبەرەوەی تەزویری فرتوفێڵی کردێ بەڵێ باشە دەست خۆش بی بازانین ئەو خاتونی بەڕێز هەندێک لە هاوڵاتیان دەڵێن سعات دوو حتا سعات سێ دەوامەکە شتیوانیە تا سعات چەند دەوام دەکات وەڵڵا تا سێ چارەکی بوێ ئێمە لێرە تەواو دەبێت شارێکی زۆرتان لەسەر 2 دقه ئەڕۆینەوە ئێرە بەهێڵین شارێکی زۆرتان لەسەر بەڵە شارێکی زۆرمان لەسەر کەسان بەڕێکی ئەوە هەموو هاوڵاتیەوە سەی هەمووی ئەوانە هەمووی ئەوانە سەیرەوانەشکە بەڵێ هەمووی هاوڵاتی ئەمانە ئەوە هەمووی باشە ئەوان هەموو تەجاوز ئەمانە هەر هەموو ئەو ناوانەی دەیبینن وەکو ئەو فەرمانبەرانە باسی هاوڵاتین دەستکاری پێوەری کارەبایان کردووە ئێستا لێرە ئەو جۆرە پێوەرانەی کە لە پێشوودا دەستکاری کرابوو بە فرتوفێڵ جارێکی دیکە ناچار دەکرێن کە پێوەرەکانیان بگۆڕدرێ ئەمە پێوەرێکی تازەیە واتە گۆڕینی هەر پێوەرێک بە مەبەست نییە تەنیا پێوەر بگۆڕدرێت ئەو پێوەرانە دەگۆڕدرێت کە دەستکاری کران وایە دەستکاری کران باشە تۆ پێم بڵێ ئەو پێوەرانە تا چەند دەتوانین زەمان بی کە کارەباکە بە باشی بخوێنێتەوە پێوەرەکانیان زۆر چاکن پێوەری ئەوروپی تێدایە و بە زمانی کە دەستکاریان کردیا بەسە کابرا 5 ساعت دەستکاری سعاتی کردێت دزی لە سعاتی کردیا دێلێپانە هەرای لەسەر مۆزەفی دەکاتن دەتوانن تەمشا پەنجەمەوری کەن ساعت 7:30 مەدەین 8:30 دەوامە ساعت 3 پاش 3 دەچین پەنجەمەوری دەکەن یعنی ئەوانەی کە پێشتر کارەبایان بە تەجاوز بردووە 5 ساعت هەیە دزی لە کارەبای کردیا ئێستا دێ هەرای لەسەر مۆزەفی دەکاتن ئەمە ساعت 7:30 دەست بە هیچ دەکەین وەکو ژووری پێوەری شکنێنی پێوە بەڵام کابرا هەرا لەسەر دەکاتن 5 ساعت کارەبای کردی کاکە باش دەوامێ ساعت 3 2:45 دقیقە دەوام خلاص دەبی تەنسیفات دەست پێ دەکات لێرە ساعتش لە بۆ سبەینێ حازر دەکرێت حازر دەکرێت ناویش دەنووسێ ئەو کەسانێک کە دەمینێنەوە لۆ سبەینێ یەکەم کەس بنەوە ئەوجا خەڵکی شەگری باشە تۆ پێم بڵێ بەم شێوەیە قەڵەباڵغێ پێڕادەگەن ئەمە و خەڵکە بەڕێکەکە ناوەخوای زۆر دەبی درێژ کرێتەوە درێژ دەکەین لە مانگەکە کاتەکە درێژ کرێتەوە باشەکە لە دەست وەزارەتە لە دەستەمە دەزانم بەڵام ئەگەر درێژ کرێتەوە وڵاتی باشترە لە بۆ مەش باشترە تۆ
تۆ دەڵێ کێشەمێ کێشەکە کا کامەران یەکێک لە بریکاردارەکانم کارەبای متەجاوزی هەیە لەسەر نیدای جەنابی تەجاوزیە چەند ساڵە تەجاوزێ تەجاوزەکەی 2 مانگ 3 مانگە لەبەرەوەی بیناکەی تازە تەواو بوو ئیجازەی تەواو کردیان کارەبای تەجاوز ڕاکێش بەڵێ کێبڵی هەیە تۆ هاتووی ئێستا لەسەر نیدای جەنابی دکتۆر فرسەت هاتین لە بۆی بیکەینە ڕسمی و سعاتی بۆ ڕاکێشین ئیجراعاتەکان تقریبان دوای ئەوەی هەر لە یەکەم ڕۆژنی داکەوە لە دوی ئیجراعاتەکانم گەیشتیمە ئاخر نقطەی لە دائیرەی کارەبای لەوێندەر لە ئامەی بە من دەڵێن ئێمە ناتوانین بۆت بکەینە مشتریک و ناتوان بیکەینە هاوبەش و ساعتت پێ بدەین لەبەر ئەوەی محاویلەکەمان ئۆڤەرلۆدە ئێستا کە ئەوان ڕێگە درابوو بە تەجاوز بێ کەس قسەی لەگەڵ نەدەکردی ئێستا تۆ وەکو هاوبەشێکی کارەبا دێیتە دایرە دەڵێن یاسایی وە پارە بدەین بیکەینە هاوبەش و پارە بۆ حکومت بدەین کەچی لە دایرەی کارەبا لە ئامە دەڵێن نەخێر با پارە نەدا و بە شێوەی تەجاوز بەڕێوەبەر بەڕێوبەرەکەی لەوێندەر نیە ئێستا ئیجازێ بەڵام جێگرەکەی بوو ڕێز کەمال بەڵێ چوومە لای هەتا پێم وت بە دەستنووس بۆ دەنووسم تۆ بە دەستنووس بۆم بنووسە کە من کارەبای پێنادەم تاوەکو دواتر کە ویسیان غەرامم بکەن ئەمن شتێکی دەستنووسی کێشەیە هەندێک جار خەڵکیانەکەیە تەجاوز بزانە ئەوە کەشف و شتەکانە ئەز دەکەم جوان ببینن ئەوەش مەعزەرشکی کەشف یعنی بۆیە داوا دەکەین کە ئەوان کە ئەو دەرگایان کردەوە خەڵکەم تەجاوزەکە بێ و بیکات بەڕسمی کارە ئاسانیان بکەن و ڕۆتیناتیش نێڵن یعنی یارمەتی دەربن بۆیان نەک دەرگاکانیان بەڕووداخن لەسەرەوە بڕیارێک دەرچێت دەرگاداخراوە لەسەرەوە بڕیار دەرچێت بە ئەفاکردن دەرگاداخراوە لە ڕووی وڵات ئێستا ئەمن یەکێکم لەو هەوڵاتیانەی دەرگا بەسەر بریکاردارەکەم داخرا لە یەکمان جاندانایە داوا دەکەین بە لۆ ماجی یعنی یەک مانگ عفو عامە لۆ خەڵکەشی یەک مانگ کەمە یەک مانگ خەڵک یەخەسڕی ساعتی لۆ دەبەسرێ بە 20 ڕۆژ 25 ڕۆژ بەبەریناکەی بە ساعتەکەی لێکراتەوە یعنی تۆ دڵنیای ئێستا ئەو لۆدەنیای ئێستا خەڵک 20 ڕۆژ سڕی لۆدان تا ساعتی لێ دەکرێتەوە باشە داوا لە وەزیر دەکەن ئەوەی دەی 2009 تەواو نابین معاملات زۆر بە زعیفی دەڕۆ لە دایرە چیتان دەوێت ینی کارمەند زیاد بکرێ بەڕاستی ئێستامانگە کەمە باشە بەڵام کاکە زۆریان دەڵێن کاکە زۆر لە هاوڵاتیەکان دەڵێن کاکی من ئەم بە 3 ڕۆژی معاملەکەم تەواو کردووە ژوورەکان سەیریکە هەر ژووری 300 کەسی لێیە 300 هەر ئەو دایرە نییە دەبی لە دایری مەسەڵی ساکەم مارم لەگە ڕسۆرە دەبیستەوە سەردانی دایرەی ئەوەی بکەم معاملاتی کارەبای بنەسراوی شارەوانی بکەم کا کۆچەرانە هەموو بکەم ئەزە بێمە ئێروکانە ینی ڕێو شوێنەکان زۆر زەحمەتن زۆر زەحمەت داوای درێژکردنەوەی ماوەکەت بابزانەوە خەڵکی زۆر خەردارە بە 5 میلیۆن بە 6 میلیۆن ئیمکانات 5 میلیۆن قەرز یەک دقه تۆ چ کاسبیەک دەکەیت ئێمە مەخەن کۆمەڵگەی پزیشکی سنەتیکە 5 میلیۆنەکە زۆرە زۆر ئەگە بۆ مامکەنە من جاری تشات و مڕازعام کرد بۆ مامکەنە ئەقساتی ماگانە یعنی بەڕاستی لەبەری شتێ زۆر گەور بۆ خەڵکەش ڕۆتینیاتی دایرەش کەم کردن باشە تۆ ئەقساتت دەوێت دەڵێت تەوێ بەش قەرزەکان بدەنەوە باشە بەڵام تۆ لەگەڵ مدیر قسەت کردووە ئەو سیستەمانە هەبووە زۆر جاری ناتوانم چوومە لای مدیر چوومە لای خاتون جێدەستی دیارە ئینسانێکی بەڕێزە ماندووە ئێستا ئەوە ساعت چەند ئێستا هاتۆ ژوورەکەی من لەلایەن هەشتەوە لێرمەرێ بەخوای یعنی هەموو لایەکمانی بەس شتێک بۆ خەڵکە بکەن کە خەڵکی سەحات بکەوە بەڕاستی یعنی ئەمە وا دەکە خەڵکێک تەجاوزی کردویان قەرزا ساعتەکەی باشە سەبارەت بە ساعتەکان گرفتان نییەوە ساعتەکان کێشەمان نییە بەڵام وەکو ئێستا فەرمانگەکانی کارەبا لە دایرە نرخەکان لەوانی تر دەسەڵاتی زیاتریان پێ بدرێت تا ئێمە پێویستمان بێرە نەبێت دووبارە ئێستام بۆ نمونە من لە دارەتومە بێ بچمە شارەوانی دارەت و دارەی کارەبای دارەت و دواتر بێمەوە ئێرە بڕۆمەوە ئەوێ یعنی نییە دەسەڵاتی زیاتر هەبێ مەسەڵ لە هەر بنکەیەکی کارەبا یعنی تۆ ئێستا لە دارەتی ناچاری بیتەوە بەڵێ دەسەڵاتی تەواو هەبێت لە هەر بنکەیەکی کارەبا خەریکی مامەڵەکە 3 ڕۆژە خەریکم لەوانەیە زیاتریشی بوێت 3 ڕۆژە چەند ژوورت کردووە وڵا بێ حساب هەمیم کردووە بێ من پێیا بێمەوە باشە هەندێک باس لە ڕۆتینات دەکەم من دەمەوێت بە ویژدانەوە قسە بکەیت من دەبینم کارمەندەکان ماندوون ینی بەردەوامیش دەکەن بەڵام ڕۆتینەت هەیە کێشە لە کارمەندەکان نییە کێشە نییە لە ڕێنمایەکانی وەزارەتی کارەبایە بۆ نمونە فەرمانگەی کارەبای دارەت و پێویست ناکە ئیشی بێرە بێت هەموو کارەکانی هاوڵاتیانی دارەت ڕای بکرێت لەلایەن خۆیانەوە پێویستی بنکەیەکی تر نەبێت ئێستا ئەم بنکەیە لۆدێکی زۆری لەسەرە زەختێکی زۆری لەسەرە ئەبێ لە هەموو شوێنەکان بێنەوە ئێرە هەموو شوێنە بەڵێ کەوا دەتەوێت بەڵێ تۆ کێشت جانەکەم وەڵام منەوە تاوم کردیە ئەوم تاوا کردی ینی پیرۆزبایی لێ بکەین ئێستا نەوەڵا شتەمە زۆر جێت کەمە تۆ هاتی معاملەی کارەبا بکەیت نەوەڵا ئەوکەی بسا قورس بسە چیە
چی؟ قرصەکەی سپی سیمەکەی بسایە باشە هاوکاری کرایە تا ئێستا تۆ وەکو کەسێک کە خاوەن پێداویستی چۆن یانی سعدا یعنی ئاسانکاریان بۆ جارێ والله هەرێ والله ئاسانکاریان بۆ لێ غرفەی سڕ نەگرێت بەرەوە نابینا با بسوژێری لێ غرفەی سڕ نەگرتووە لا والله خەڵکێکی زۆر دەبینین ڕۆژانە سەردانی بنکەکەی ئێوە دەکات بۆ ڕایکردنی مامەڵەکانیان بەڕازە ئەو خەڵکانە چێن؟ ئەو خەڵکانە ئەوانن کە سەرپێچیان لە تۆڕەکانی کارەبا هەبووە بە هەموو شێوەکانی سەرپێچی بێ پێوەەر دەستکاری لە مۆرەکان ئەوانەی کە هەر هاوبەشیان نەبووە جامی پێوەرەکەی شکاوە هەموو ئەوانەنە یان ئەوانەنە کە پێکاتەکانیان سەرپێچیە لە دروست کردو خانووە بێلای هەر شوێنەکە هیچ ئەوراق وەکو هیچ بەڵگەنامەی نییە لە زۆربەی زۆری سەرپێچەکان سەرپێچیە ئەوانەش دێن ئێستا هەمویان دێن مدەیان دراتی ئەو ماوەی کە لە مانگە دەتوانن بێن هاوبەش کارەبا بکەنەوە و چاچی بکەن باشە بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی کە مڕاجعان بۆ ئەم بنکەی دەڵێن ئێمە چەند ڕۆژەکە سەردان دەکەین بەڕاست ینی ڕایکردنی مامەڵەکان ئەوەندە زەحمەت ئەوەندە کاتێ پێ بچێت خۆی ڕایکردنی مامەڵەکان کاتەکە چیە ئەو قەڵەباڵغیە بەڕاستی ئەو پێویستی دائیدەکە وەکو فەرمانبەر تاڕادەك لەگەر پێشتری جواب بووە ینی کەمی تێدا هەبووە بەڵام بەو ئیزدیحامە زۆرێکی ئێستا دروست بۆ قەڵەباڵغی زۆر ڕۆژانە چەند کەس دەیانی دەتوانین تا 400-500 کەس بیخەمین بەڵام ئەوە لە تاقی ئێوەیە خۆی لە تاقی مەداو نەبووە بەڵام دەیکەی باشە حکوومەت پێشتر گوتی 30 ڕۆژمان داناوە ئێستاش خەریکەوە کاتەکە دەڕوە بەو کاتەی کە دیاری کراوە بەڕاست ئەو لۆدەی لەسەر ئێوەیە بەو تاقەیە کە وەزارەتی کارەبایەتی ئەم هەموو کێشانە لەو ماوەیە کەمە چارەسەر دەبێت پێمان وانە بەو ماوەی چارەسەر بیتن بەڵام درێژکردنەوەشی پێمان باشە ئەمە پێم درێژکرێتەوە وەبی بەڕاستی خاینکردنەوەی تەواو خاین بێتەوە باشە سەبارەت بە کەمی کارمەند هەندێک جار دەگوترێت فەرمانبەرەکان دەڵێن کاکە لەم ژوورە کارمەندی لێ کار ناکە یان کەمە لەم ژوورەی کاری تێدا زۆرە کارمەندی کەمە ئەما تا چەند ڕاستەمە بۆ کارمەند زیاد ناکەن باشتر کارمەندەکان من گواستیتمانەوە ینی دابشمان کردینە ئەو ژورانەی لۆ دەچی زێکجار زۆریان لەسەرە کارمەندمان لەو ژوراندا بەڵام هەموو کارمەندەی ناتوانین لە هەموو ژوور ئیش بکە چونکە مۆرمان هەیە دەبی سەیری لە ئیشەکە دەربچیتن ئەگەر سەیری دەرنەچوە بزانم هەر زیادە لەو ژوورەدا بنیشتن ئەوەی ینی دابشمان کردیە سەبارەت بە تەجاوزەکان تۆ لە سەرەتادا گوتت خەڵکێکی زۆری تەجاوز هاتۆتە ئەم بنکەیە باشە هەندێک جار گلەیی ئەوە جێبیست دەبین ئەوانەی ڤێلایان هەیە کەسی دەستڕۆیشتون هەر لە سەرەتاوە کارەبای بە تەجاوزیان بۆ چووە ئەوانی شمولیان دەکە یاخودنا بەڵێ بڕیارەکە هەمووی گرتەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بڕیاری وەزارەتی کارەبایە پەیوەندی بەوە نیە هەرچییە بەرپرسە فەقیرە هەر هەمووی وەکو یەکە ئەو بڕیارە هەر هەمووی گرتەوە کەوایە لەمە و دووە ینی لە پاش ئەو مودەیە تەجاوز دەیست کەس قبوڵ ناکرێت تەجاوز قبوڵ ناکرێت قبوڵ ناکرێت سزای یاسایی و دارایی دەیگرتەوە ئەو سزای دارایی پێ ڕێنمایی خۆمان هەر هەمانە بەڵام سزای یاساییەکە ئەوەیە لەوانەیە گرتن ئەوی کەوتە ناڕاستی ئەویان زۆرترین مەبلەغ چەند بۆ تاوەکو ئێستا خەڵکی قەرزار بوو بێت یاخود خەڵکێک تەجاوزی کرده بێت ئێوە پێتان جێگای سەرسوورمان بێ بڵێمەوە من چۆن بووە تا ئێستا ئەم کەسە تەجاوزی کردووە ئەم مەبلەغە پارەن لای بۆیان نەیداوە مەبلەغەکان خۆی مەبلەغەکە هەر وەردەگیرێ ئەو مەبلەغە پارێکە قەرزەکەی لەسەرە ئەوما هەر وەرگرتیە بەڵام وەکو سەرپێچەکە لەوانەیە شوێنێکی گەورەبی ئامێری کارەبایی زۆر بیتن لەوان هەمان بووە باشە قەرزەکان دەتوانن بەش قەرزەکان نەخێنەمان کردتە هیچ بە پشک لەبەرەوەی بە یەک جار قستەکان قەرزەکان وەردەجینێتەوە بکرێتە بەش باشتر نابێت نا لەبەرەوەی یارمەتێک درا لەوەی کە سەرپێچەکەی لا بکەویتن ینی هەر لە سەرەتادا عەفو کراوە لەوەی کە ئەو سەرپێچیانە ئەو سەرپێچێ بەو فەرمانەی عەفو کراوە لە غەرامەکەی ئەوەی کە پێی ڕێنمایی هەمانە 2 ساڵ ئامێرەکانی ئەژمار دەکرێت و هەروەها بەپێی مۆرەکانیش بەپێی کارەبای سینگڵ فەیزە تریفەیزە پۆلەکانی ئەوەی پۆلە جیاوازەکانی کارەبا بەشێکی زۆر لە هاوڵاتیان دەڵێن ڕێنمایەکەی وەزارەتی کارەبا ڕێنمایەکی باش بوو لە خزمەتی ئێمە و حکوومەتیشدا بوو بەڵام بەم شێوەیە کە ئێستا مامەڵەکانیان ڕایی دەکرێت ئەوان زۆر ناڕازین دەڵێن تووشی کێشە دەبین بۆ یەک مامەڵە و ڕاییکردنی پێویستیمان بە چەند ڕۆژێکە ئەمەش لە توانای ئێمەدا نییە وەزارەتی کارەباش دەڵێت
لە دوای ڕێنماییەکە چاوەڕێی ئەوەمان نەدەکرد ئەو هەموو هاوڵاتیە سەردانی بنکەکانی فرۆشتنی کارەبا و دابشکردنی کارەبا بکات لە نێوان حکوومەت و هاوڵاتی تاکە چارەسەر ئەوەیە کە ئەو ماوەی دیاری کردووە وەزارەتی کارەبا ماوەکە درێژ بکاتەوە ئەو کاتیش هەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەم بۆ کارمەندانی وەزارەتی کارەباش کێشەکە چارەسەر دەبێ و مامەڵەکانیش بە ئاسانی ڕایی دەکرێن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.